خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن لەگەڵەوەشدا کە دانوستانێکی زۆری لەسەر دەکرێت وەلێ تا ئێستاشی لەگەڵدا بێ پێ ناچێت چارەسەریەکی سیاسیانە لە ئاسۆدا دەرکەوت بێ بۆ قەیرانی سووریا کە لە ساڵی 2011دا خەڵک بەداواکانەوە بۆ دیموکراسی و دادوەری کۆمەڵایەتی ڕژانە سەر شەقامەکان. قەیرانی سووریا بە هۆکاری ناوخۆیی دەستی پێکرد بەڵام دەستێوەردانی نێونەتەوەی ئاگرەکەی خۆش کرد جا ئێستا دەرفەتێک هەیە بۆ ئەگەر و نەگەری کەمکردنەوەی ئاستی ئەو قەیرانە لەو ڕوانگەیەوەی هێزە نێونەتەوەییەکان چیدی نایەنەوێت ئاگر خۆشکەری ئەم شەڕە بن هەر چۆنێک بێت ئامانجی ئەم سەرهەڵدانە بەرەنگاربوونەوەی دیکتاتۆری بوو تا ژیانێکی سەربەرانە هەبوایە لە سووریادا وەلی تا ئێستا هیچیان نەهاتنەدی. یەکێک لە وتوێژانەی لەسەر دۆزی سووریا دەکرێت لە وڵاتی کازاخستان و بەڕێوە دەچن بەڵام وەک شارەزا ئاماژەی پێدەکەن لەو کۆبوونەوانەی ئەستانەدا ڕەوشی سووریا بابەت نییە بەڵکو چۆنێتی دابەشکردنی بەرژەوەندیەکانی هەندێک لەو وڵاتانەی کاریگەریان هەیە بەسەر سووریاوە تەوەری سەرەکی وتوێژەکانن. وتوێژەکانی ئاستانە بۆتە ڕێگایەک بۆ پەیوەندیەکی هاوسەنگانە لە نێوان رووسیا و تورکیا و ئێراندا بۆ کنترۆڵکردنی کێشە و ڕەوشی ئیدلیب هەروەهاش بۆ دوورخستنەوەی هەر دەستێوەردانی وڵاتانی تر بە تایبەتیش ئەمریکا بەمانایەکی تر ئەوەی لە ئاستانە دەکرێت بۆ کۆتای پێهێنانی دەستێوەردانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکاشە لە سووریادا هەر هیچ نەبێت دەستێوەردانی لەشکری. ئەم ڕەچاوکردنی بەرژەوەندیانە بۆتە بەشێکیش لەو دەستورەی بڕیارە بۆ سووریا دابڕێژرێت وڵاتانی بەشدار لە کۆبوونەوەکانی ئەستانە دەخوازن ئەو دەستورە بەو شێوەیە بنووسنەوە ببێتە دەستکەوتێک بۆیان. دۆسەی دەستوری سووریا پێویستی بە وتوێژی درێژخایەن هەیە دەستوری نوێ دەبێت هاوسەنگی بکات بۆ بەرژەوەندیەکانی رووسیا و ئەمریکا کە لە ئێستادا یەکلا نەکراوەتەوە. رووسیا، ئێران، تورکیا کە بە ئاشکرایی لە ناو سووریادان و هێزی چەکداریان هەیە وەک جەختی لێ دەکرێتەوە مۆسکۆ لە هەمویان زیاتر پەرۆشی مانەوەی ڕژێمەکەی بەشارولئەسەدە لە سووریادا. جا لەو سنگەیەوە دەگوترێت ڕۆسیا ڕۆلی ئاشتیخواز دەبینێت بەڵام ئەوە تا دەستێوەردانە لەشکریەکەیەتی کە بۆتە مایەی دەرکەوتنی ئەوەی پێدەودرێت سەرکەوتنی بەشارەلئەسەد. تەنانەت ئەگەر زلهێزەکانی جیهانیش بگەنە ڕێککەوتن لەسەر ئایندەی سووریا بەڵام هێشتاش هەر گومان دەکرێت لەوەی لە هەندێک ناوچەی ئەو وڵاتەدا کێشە و گرفت بەردەوام بن و وەک شیکەرەوە دەڵێن رووسیا لە پێناو بەجێگەیاندنی ئامانجەکانیدا پێویستی بە وڵاتی تورکیا هەیە. ئێمە نازانین رووسیا و ئەمریکا چۆن و بە شێوەیەک ئایندەی هاوبەشی سووریا یەکلایی دەکەنەوە لەبەرەوە دەشێت هەندێک ناوچەی پڕ لە کێشە بمێنێتەوە لە سووریادا جا لێرەدا هەڵوێستی تورکیا زۆر گرنگە بۆ رووسیا هەر بۆیە مانەوەی تورکیا لە کۆبوونەوەکانی ئەستانەدا زۆر بە بایەخترە وەک لەوەی بچێتە پاڵ ئەمریکا. ئەڵبەت نابێت ئەوەشمان لەبیر بچێ هەر سەبارەت بە بارودۆخی سووریا لە ژنەڤیش کۆبوونەوە و دانوستاندن بەڕێوە دەچن بەڵام بەبێ ئامادەبوونی تورکیا و ئێران و رووسیا. چاوی واشنگتن بۆ ئەمڕۆ میوانداری دکتۆر هەربەرت ئار ڕەگنمۆگن دەکات. دکتۆر هەربەرت بێ لە زانکۆکانی ناو ئەمریکا لە ژمارەیە زانکۆی تورکیاشدا مامۆستا بووە و خاوەنی ژمارە وتار و لێکۆڵینەوەیە لەسەر ڕەوشی ئەو ناوچەیەی جیهان. دکتۆر هەربەرت سەرەتا زۆر سوپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن. یەکەم پرسیاریشم ئەوەیە زیاتر لە 7 ساڵ بەسەر قەیرانی سووریادا تێپەر دەبێ نەهێزەکان لە ناو خۆی سووریادا و نەهێزە دەرەکیەکانیش توانیوانە بگەنە ئەنجامێک بۆ کۆتایی هێنان بەم قەیرانە زۆر بە کورتی حەزەکەم پێم بڵێ بۆچی. Well, thank you very much for inviting me to speak here today with you. Leadership is سەرەتا سوپاست دەکەم بۆ میوانداریەکەت. ڕێبەرایەتی و سەرکردایەتیکردن بەشێکی زۆر گرنگە لە بڕیاردان جا لە هەر قەیرانێکدا بێت. ئەوەی لە سووریادا ڕوودەدات نەبوونی ڕێبەرایەتی و هەروەهاش نەبوونی پێکێنان و دانانی سەرچاوی پێویستە. ئەوەی لێرەدا بۆی دەگەڕین و پێویستە بکرێت بڕیارێکە کە خەڵک بتوان لە ژینگەیەکی ئاشتیانە و ئاسایشیدا بژین واتە ئازادی هەڵبژاردنیان هەبێت کە بتوانن ژیانیان لەسەر ڕێبازی دیموکراسیانە بێت و هیچ جەیەک بۆ تاوانبارانی شەڕ نەبێت وەک بەشار ئەسەد. ئەمانە ئەو پرینسیپ و بنەمایانان کە پێویستیان بە ڕێبەرایەتیکردن و سەرکردایەتیکردن هەیە تا بە ڕوونی و ئاشکرایی
هەموو لایەنەکان بانگێش بکرێن و بەشداریان هەبێت لە سووریای پاش بەشار ئەسەد. یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە ینی دابەشبوونێکی بەرچاو هەیە لەسەر ئاستی گیان لەسەر ئاستی کۆمەڵگەی نێونەتەوەی بۆ دۆسەی سووریا. ئەم دابەشبوونە ئەوەی کە تەنها سوودی لێوەرگیرا بێ ئەوەیە کە تێرۆریستان تایدا گەشەیان کردووە دەرفەتێکە دراوە بە تێرۆریستان لەو قەیرانەدا گەشە بکەن و کاری خۆیان بکەن. جا ئەگەر بێت و قەیرانی سووریا چارەسەر بکرێ پێت وایە ینی دەرفەتێکی تر هەبێ بۆ تێرۆریستان بتوانن جارێکی کە باڵادەستی خۆیان نەکرد لە سووریا لەو ناوچەی جیهانیشدا ئەوە بکەن بخەنە ڕوو یاخو ئیشی لەسەر بکەن. هیچ جێگایەک بۆ توونڕەوی نییە. نا هیچ جێگایەک بۆ توونڕەوی نییە و ناشبێت هەبێت. جێ تەنها بۆ ئەو دەستە و لایەنانە هەن کە بڕواان بە ژیانی ئازاد و بە ئاشتی و هەروەهاش بە پێکەوشیان هەیە. ئەلبەت ئەمانەش پێویستە شانبەشانی سنگفراوانی و ڕێزگرتن لە مافی یەکتر بێت لە هەموو بوار و ڕەهەندەکانی ژیاندا. ئەمانە ئەو پرینسیپانە لە ژێر سای ڕژێمەکەی ئەسەددا بوونیان نییە و هەروەها لای ئەو وڵاتانەش کە دەستیان لە دۆسەی سووریادا هەیە. ناکرێت لە ئایندەی سووریادا توونڕەوان بەشداریان هەبێت. دەبێت و پێویستە ڕێبەرایەتی هەبێت بۆ کۆتایی هێنان بە هەموو دەستهەبوونێکی ئەسەد و بە هەموو بەشەوەندیەکانی بوونەتە بەشێک لەم قەیرانە. هەر بۆیە هەر هەنگاوێک بنرێت پێویستە تایبەت بێت بە سووریا و بە خەڵکەکەی و هەر ئەوانیش خۆیان پرینسیپی فەرمانڕەوەی سبەینی سووریا دابنێن و هەموو وزەیەکیان بەو ئاراستەیە بخەنەگەر. تۆ دووجارە ئەماژە بە مەسلەی سەرکردایەتی و ڕێبەرایەتیەکی گونجاو دەکەی بۆ خەڵکی سووریا کە بتوانێت کۆتایی بەم قەیرانە بێنێ. بەڵام سووریاییەکان هەتا ئێستا دەستورێکی دیاریکراویان نییە. دەستور وڵاتانی تر خەریکن بۆیان دادەڕێژن بەتایبەتی ڕووسیایە ئێرانە هەروەها تورکیاشە. چ متمانەیەک هەیە ئەو ڕێبەرایەتیە گونجاوە بۆ خزمەتکردنی گەلانی سووریا بێتە ئاراوە لە کاتێکا هێشتا بەشار ئەسەد لە دەسەڵاتدایە و هیچ ئاماژەیەکیش نییە لەوەی کە بەشار بڕوات. دەبێت ئەمریکا لە لای خۆیەوە ئەو گروپ و لایەنانە دەستنیشان بکات واتە ئەوانەی بڕوایان بەو پرینسیپانە هەیە کە پێشتر باسم کردن. ئەمە بەرپرسیاتی ئەمریکایە وەک ڕێبەر بۆ دڵنیابوون لەوەی ئەو لایەنانە ڕێگەیەکی ژیان بگرنە بەر کە پارێزرا و دەشتوانن ئەو دیموکراسیەتەیان هەبێت کە ئەمریکا و وڵاتانی تریش بەردەوام بانگەشیان بۆ کردو و داوایان کردووە ئەو پرینسیپانە جێگیر بکرێن. بە مانایەکی تر پێویستە ئەمریکا هەمیشە پشتیوانی لەو شوێنانە بکات کە دەزانێت مافەکانی مرۆڤ و پرینسیپە دیموکراسیەکان تایدا دەپارێزرێن و کاریان لەسەر دەکرێت. جا تا ئەو کاتەش کە وڵاتە سەرچیەکانی تری دۆسەی سووریا واتە ڕووسیا، ئیران، هەروەها تورکیاش دەگەنە ئەو بڕوا و بڕیارەی کە چیدی جەیەک بۆ بەشار ئەسەد و ڕژەمەکەی نییە لە ئایندەی سووریادا و هیچ دەرفەتێکیش نییە بۆ لە بەردانەواندن لەسەر بنەما هەرە گرنگەکانی باسمان کردن. ئەوە پێویستە تا ئەو کاتە چاوەڕوان بین بۆ لایەنەکانی ئەو ناوچانە کە تا ئێستاشی لەگەڵدا بێت لەلایەن ئەمریکاوە دەپارێزرێن و دەژبێت ئێمەش وەک ئەمریکا تا ئەو کاتە وابەستە بین پێیانەوە. بخۆ دەزانی دکتۆر هەربەر پێشتر تورکیا یەکێک بوو لە وڵاتانی سەرسەختانە داوای ئەوەیە کرد کە پێویستە ڕژێمی بەشار ئەسەد بگۆڕێ. ئێستا بە پێچەوانەوە تورکیا ینی تەنانەت چەند ڕۆژێک لەمەوبەر ڕەجەب تەیب ئەردۆغان باسیەوەی دەکرد تەنها لە یەک کاتدا دانوستاندن لەگەڵ ڕژێمی ئەسەدا ئەکا کە ئەوەیە ینی هەڵبژاردنێکی دیموکراتیانە بکە. ڕووسیا پشتیوانیەشی سەرسەختی ئەسەدا، ئێران بە هەمان شێوەیە. بۆچی هەڵوێستی خۆیان بگۆڕن؟ چ شتێکەیە وایان لێەکە ئەو هەڵوێستیان بگۆڕن؟ ڕێگەم بدا جارێکی تریش دووبارەی بکەمەوە. کار لەگەڵ تاوانبارانی شەڕدا ناکەیت. بەشار ئەسەد تاوانباری شەڕە، هەر بۆیە داوا دەکرێت لە دەسەڵات لا بدرێت بەهۆی ئەو ڕەفتارە خراپانەوەی. کۆمەلگەی نێونەتەوەیی بەرپرسیارەتی لە ئەستۆیە بۆ نمونە کاتێک کردەیەکی کوشتن لە کۆنسڵخانەیەک ڕوو دەدات و تورکیا جەخت دەکاتەوە و پێدا دەگرێت لەسەر پرەنسیپی دادوەری و داکۆکی لێ دەکات. ئەمە لە جێی خۆیدا و گرنگیشە. بەڵام دەشبێت هەمان دید و هەڵوێست جێبەجێ بکرێت
جا ئایا بۆ تورکیا بێت یان بۆ ئەمریکا یان بۆ هەر وڵاتێکی تری پشتیوان لە کۆمەڵگەی کراوە لە مافە دیموکراسیەکان ئەمانە شتێک نین لە بەردانەوەاندنیان لەسەر بکرێن و هیچ وڵاتێکی ژیان لایەنێک نایەتە ئەو وڵاتەوە و سەرمایە خۆی بخاتە گەڕ ئەگەر بێت و ئەو بنەمانە نەبن. وڵاتانی ڕۆژاوە چەند دەتوانن وابەستەی ئەو پەیمانانەیان بن کە پێشتر دەیاندا بۆ دۆزی سووریا. ئەمە شتێکە دەکەوێتە سەر گەلی سووریا خۆی بەڵام لە هەمان کاتیشدا لەسەر وڵاتانی ڕۆژ ئاواشە دڵنیا بێت لەوەی کڵێشەی کارکردن وەک بەرنمەیەکی نوێ ئامادە بێت تا گەلی سووریا بتوانێت بژارەکانی خۆی تێدا دەستنیشان بکات لە بیرمان نەچێت ئەمەش ئەو وابەستەیەیە کە وڵاتانی ڕۆژاوە پێویستە هەیەن بێت بۆ گەلی سووریا تاوانی جەنگ لە قەیرانی سووریادا کراون دەسەڵاتدارانی سووریا چەشی شیمیایان بەکارهێناوە زیانی ژیانی و ماڵیان لە دانیشتوانی وڵاتەکە داوە ئەمانە تاوانێکی سادەی وەک سزادان نین لەسەر خێرا هاژوشتنی ئۆتۆمبیلەکەت ئەمانە تاوانی شەڕن و دەبێت دەسەڵاتدارانی سووریایی بەرپرسیار بکرێن لەسەر ئەو تاوانانەی کردویانە. بەڵام هەتا ئێستا کۆمەلگەی نێونەتەوەی بەتابەتی لە نەتەوەی گرتوەکانیشە ئەگە بڕیارێک دەرچوو بێ بۆ نمونە بڕیار هەیە کە نابێت بەشار ئەسەد چەکی کیمیایی بەکار بێنێ بەڵام بڕیارێک نییە بۆ نمونە بگوترێ پێویستە بەشار ئەسەد دادگایی بکرێت لە دادگای باڵای نێونەتەوەییدا بۆ تاوانەکانی شەڕ. ئەمریکا و رووسیا پێویستە بگەنە تێگەیشتێکی تر لەسەر کاروبارەکانی جیهان واتە تێگەیشتێکی نوێی جیاواز لە پێشتر پشێوی و ساردیەکانی نێوان ئەم دوو وڵاتە پێویستە کەم بکرێنەوە پێویستیشە لە بەردانەوەاندنیان هەبێ بۆ یەکتر و دەشبێت چارەسەری هاوبەش بۆ کێشە سەرچەکان جیهان بدۆزنەوە ئەلبەت سووریا یەکێکە لەو کێشە سەرچیانە یان هەوڵەکانی ئێران بۆکردنەوەی ڕێڕەوێک تا بگاتە سەر دەریای ناوەڕاست ئەمە نمونەیەکە لە ئەمریکا جێ قایلبوون نییە پێی بەڵام بۆ رووسیا شتێکی ترە جا ئەوەیە ئەو ناکۆکیانەوە هایان کردووە بڕیارێک لەسەر دادگایکردنی بەشار ئەسەد نەدرێت خاڵێکی تریش کە پەیوەندی بە رووسیاوە هەیە مۆسکۆ دەتوانێت لە ڕەهەندی زۆر بابەتیانەوە بەشداری هەبێت و بتوانێت تێگەشتێکی تەواوەتی هەبێت بۆ ماناکانی تاوانی شەڕ دەزانی لە پاش دوو هەمشەری جیهانی رووسیایەکان بەشدار بوون لە کۆبوونەوەکانی نۆرنبێرگ و بڕیاریان لەسەر ئەو ئەڵمانیایانەدا کە تاوانی شەڕیان ئەنجامدا بوو ئەی بۆ ئێستا نیکەن ئەمە شتێک نییە لە دەرەوەی پسپۆری ئەوان بێت لە کاتێکدا خەڵکی سووریا وڵاتەکەش داوای دادوەری دەکەن کە هەمومان شایستەی هەبوونی ئەو دادوەریەین لەم جیهانەماندا دەزانی ئەمە تەنها شتێکی بیرۆکەی نییە قسەی لەسەر بکەین بەڵکو بنەمایە بۆ چۆنیەتی خۆنمایشکردنی وڵاتان لە جیهانی شارستانی سەدەی 21دا. جارێکی تریش تورکیا کەوتۆتەوە ڕەشەکردن بۆ هێرشکردنە سەر ناوچەکانی باکووری سووریا واتە ئەو ناوچانەی لە ژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکراتن کە یەکینەکانی پاراستنی گەل بەشی هەرە سەرەکیەتی. ئەنکەرە دەڵێت ئەو کردە لەشکریە چاوەڕوانکراوەی بۆ دژایەتیکردنی ئەمریکا نییە لەو ناوچانە. ئێمە وتومانە و ئێستاش دەڵێنەوە لە چەند ڕۆژی داهاتوودا دەست دەکەین بە کردە لەشکریەکانمان بۆ ڕزگارکردنی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ڕووباری فورات لە ڕێکخراوە جودایە خوازەکە. ئامانجی ئێمە سەربازە ئەمریکایەکان نین بەڵکو و ڕێکخراوە تیرۆریستیەکانی ئەو ناوچەیەن کە جموجۆڵیان هەیە. سەرۆکی تورکیا ڕەخنە و ناڕزاییەکانیشی بەرامبەر ئەمریکا هەروە دێ و چرتر دەکاتەوە بەهۆی ئەو پشتیوانیەی لە هێزە کوردیەکانی دەکات لە سووریادا و جەختیش دەکاتەوە لەوەی کاتی بەدەستەوە نەماوە هەر دەبێ ئەم هێرشەشی بکات. بە دۆسەی منبەج ئەمریکا هەوڵی لادانی سەرنجی ئێمە دەدەن و سووربوونمان نەهێڵن منبەج ئەو ناوچەیە عەرەبی لێدەژی لە 1985 بۆ لە 1995 دانیشتوانەکەی عەرەبن بەڵام تەواوی ئەو ناوچەیە دراوەتە دەست ڕێکخراوە تیرۆریستیەکان پەیمانیان دای نییە ئەو ناوچەیە لە توندڕەوان پاکەنەوە و بیان گێڕنەوە بۆ ڕۆژهەڵاتی ڕووباری فورات بەڵام نیان کرد ئێستا ئێمە ئاگاهیان دەدەینێت تا ئەو ناوچەیە پاک بکرێتەوە ئەوانەی لەوێ نەهێڵنەوە ئەگەرنا ئەوە دەچینە منبەجەوە من بەڕوونی قسە دەکەم تورکیا کاتی لەدەستداوە بۆ پرۆسەی ڕاماڵینی تیرۆر لە ڕۆژهەڵاتی فورات بۆ لە مەودووە ناتوانین بۆ یەک ڕۆژی تر پشودرێژ بین.
چەندان جار یەکینەکانی پاراستنی گەل واتە یەپەگە ئاگاهی داوە سەبارەت بەوەی هەر هێرشێکی دەرەکی کاریگەری دەبێ بەسەر شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیەوە. بێگومان وێ تەسیر بکە تەسیرێکی پرجدی بکەش بەرگو گەلک هێزن مەئێک و ji herêmên sersînor çûne dêre zorê şer dikin û ev hêzana jî yên herî bi tecrûbe ne ku li hember terora Daişê şerkirin û serkeftin bi dest xistine van hêzana ji bo malê xwe biparêzin, zarokê xwe biparêzin û destkeftên xwe biparêzin بێگومان wê vegerin ser axa xwe ji bo îwana dereceyekê de ew e. بەلای یەپەگەوە ئەو ڕاگەیاندانەی سەرۆکی تورکیا و لێدوانی تری گەورە کاربەدەستانی ئەنکەرە دەکرێت وەک بانگەشەیەک بۆ شەڕ بن لە کاتێکدا هێزەکانی سووریای دیموکرات لە پێشڕەویدان بۆ تێکشکاندنی ئەو چەکدارە تێرۆریستانەی لە سووریادا ماونەتەوە. ڕاستی وەک دەزانن divê dema dawî de cardî hemleyê li hember Daişê li hejînê pêşveçûn dizanin ku em niha di nava bajar danin wekû hêzên Sûriyê Demokratîk YPG tam di vî demî de tehdîdên bi vî rengî pêş dikevin wek dizanin ev cara sêyemîn e ku Erdogan di noqteyên ku tên êdî dema ku terora Daişê wê bê tinekirin di wê demê de tehdîdên bi vî rengî dike anha car dê piştî ku hêzên me ketin nava hejînê elana şer dike Wacî pir bi rengekî bariz de diyarkirin ku hebûna Daişê di wê derê de ji bo Erdogan gelekî giring e serokkomarê Tirkiye û desthilatdariya Tirkiyeyê. دکتۆر هەربەرد تورکیا هەڕەشەیەکی گەورە لە سووریادا دەکات پێشتری ژانەمان ئەوە ڕەشانەی کردووە بۆ نمونە چووە نزیک دەوروبەری منبجەوە بێلەوە شاری ئەفرینیشی داگیر کردووە ئەمانە بەڕای تۆ بەشێکن لە کۆبوونەوەی ئەستانە و دابەشکردنی هێز و دەسەڵات لە سووریادا لەسەر بنچینەی بەرژەوەندیەکان یاخۆ ئەمە تەنها هەڵوێستی تورکیایە. بەڕاستی نازانم ئایا ئەوە ململانەیەکی پشتڕاستکراوە یان نا بەڵام یەکێکە لە تیۆریەکان بەڵام بۆ خۆم ئەو بڕوایم هەیە کە لە تورکیای ژێر فەرمانڕەوایەتی ئەردۆگاندا ئەو هەڕەشانە وەها لێک دەدرێنەوە کە درێژەیان هەبووە سەبارەت بە ئەو هەستی مەترسی هەیەی لە پێیەدا دەزانی کێشەکە لەوەدایە پێدا ئەو هێزەیە لە سووریادا شەڕی دژی داعش دەکات ئەو هێزەشە کە بایەخێکی زۆری هەیە لەلایەن ئەمریکاوە پێویستیشە وڵاتانی تری ناوچەکەش بە هەمان ئاستی بایەخەوە لێ بڕوان بەڵام لێرەدا دابەشبوونێک هەیە لەسەر ئەوەی ئایا ئامانجەکە چییە؟ ئەمە شتێکی ئێجگار گرنگە کاتی ئەمریکا ڕاستەوخۆ لەسەر ئەم بابەتە دەکەوێتە قسەکردن لەگەڵ تورکیادا وەها بکات ئەنکەرە تێگەیشتنی هەبێت و تێگەیشتنێکی گونجاویش بێت کە ئەم هێزە واتە پەیەدە هێزێکی باشە واتە پەیەدە هێزێکی باشە هەبێت بۆ شەی تیۆریستانی دەوڵەتی ئیسلامی و لە هەمان کاتیشە مەرجی پێشوەخت هەبن و تورکیاش ئاگاداری ئەو مەرجانە بێت ئەمریکاش متمانەی بداتێ متمانە هەر بە قسە نا بەڵکو بە کرداریش کە پەیەدە وابەستە دەبێت بەوەی پشتیوانی لە پارتی کرێکارانی کوردستان نەکات واتە پەکێکە ئەم بەڵێنانەش هەر بە سەرزارەکی و نافەرمی نەبێت بەڵکو بە شێوازێکی فەرمیانە وابەستەیی ڕابگەێنێت کە ڕژدن لەسەری ئەگەر ئەمە بکرێت ئەوە پێویستە تورکیا بۆ بەرژەوەندی نیشتیمانیانەی خۆی بەکاری بهێنێت و هەموو شتێکی تر وەلاوە بنرێت ئەوجا پێویستیش دەبێت ئەمریکا و تورکیا لەگەڵ پەیەدا شێوازێکی پێکەوەبوونیان هەبێت هەر لەوەی ئەم کێشەیە وەرپچەرخێت و ببێتە قەیرانێکی دزێوی نەخوازدا و کە خەڵکێکی زۆر تیایدا لە ناو دەچن لە هەموو لایەنەکان بەڵام دکتۆر هەربەرد هەتا ئێستاشی لەگەڵدا بێ سەرکردەکانی پێدە بێ یاخۆ یەپەگە بێ یا یەپەژە بێ هەر کامێکیان بن جەختێکی تەواوەتیان کردوێتەوە لەوەی هەرگیز نابنەمایی هەڕەشە و مەترسی بۆ سەر سنوورەکانی تورکیا بێلەوە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەو هێزی کە لەوێ هەیەی لە ناوچە سنووریەکاندا بنکەی سەربازی تایبەتیان هەیە بۆ چاودێریکردنی ڕەوشەکە و هەروەها بۆ پاراستنی ئارامی و سەقامگیری لەسەر سنوور بەڕای تۆ تورکیا لەو متمانەیە زیاتر چیتری پێویستە؟ تورکیا دەیەوێت ئەو بزانێت کە ئەو هەڕەشە و مەترسیانەی ڕنگدانەوەی پارتی کرێکارانی کوردستانن لەسەری درێژە نابنەوە بۆ لایەنەکانی تر و بۆ هاوسۆزانی تری پاکەکەن لە ناوچەکاندا
وەک سووریا بنمونە تورکیا دەیەوێت بچوتنەوە مارکسیزمیەکان ڕابگیرێن کۆتاییان پێبێت کە دەیانەوێت ئەم حکوومەتەی تورکیا تێکبدەن ئەلبەتە ئەمە لە سادەترین ڕەوشیدا بەڵام لەگەڵ ئەو سادەیەشیدا بێگومان بێ ئاڵۆزی نییە لە ڕوانگەی ئەو هەستە قوڵەی لە نێوان تورک و کووردا هەیە لەو ناوچەی سووریا و تورکیادا بۆ هۆکارەکانی نەتوانینی ئەوەی زەمینەیەکی ژیرانەی هاوبەش بدۆزنەوە جا بەڕاستیش ئەمە بۆتە مێژووی نێوانیان لەو ڕەهەندەوەی هەر یەکەیان تێگەشتێکی جیاوازیان هەیە بۆ ڕووداوەکان و پەرەسەندنی ئەو ڕووداوانە ئەمە هەرتەنها سەبارەت بە ژمارەیەک بابەت نین بۆ نمونە ئەمریکا لەسەر سنووردا بنرێت و چاودێری ئەمە سەبارەت بە وابەستەییە وابەستەیی ئەوەی پێدا لە ئایندەدا بەرپرسایەتی خۆی جێبەجێ بکات لە سووریایەکی دیموکراتدا هەروەها ئەو هەڵوێستەش هەبێت وەک بەشێک لە سووریای ئایندا لەگەڵ دراوسەکانیدا پێکەوە ژیانی هەبێت بۆ ئەوەی ئەوەش بکات ئەوە پێویستە دابنیشێت و تاوتوێ و هەڵسەنگاندن بۆ گۆڕانکاریەکان بکات و دڵنیایی و متمانە بدات بزانێت ئەرکەکە هەر لەوەدا نییە لە چەند بنکەیەکی سنووریدا چاودێری بکات و تا بزانێت چی ڕوودەدات یان ڕوونادات لە ناو سووریاشدا و بە تایبەتی لە ناوچە کوردنشینەکانیشدا کاردانەوە هەیە بەرامبەر بەم لێدوانانەی ئەردۆغان کاردانەوەکان لەسەر لەشکرکێشی تورکیا بۆ باکووری سووریا زۆرن بە تایبەتیش کاتێک هێزە سووریاییەکانی سەر بە تورکیان دەڵێن ئەو هێرشەی تورکیا بۆ دوورخستنەوەی یەپەگەیە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی فرات ئەبدا جاری سەر جاری دەبێژێ دەبێ ئەزێ بێن شەرقی فورات وام دخوازن گو تجاری نهی بدری وام دخوازن گو امبلت مرتاح بحرب فترة كي بيجي بي والله فازي بشرقي فورات ينهاو سيرو دو شارو دو ولا بكيش على شيتكو على لبكينه خط أحمر بالنسبة ڕۆژهەڵاتی ڕۆباری فرات هێڵی سوورە گەلی کوردژی هەر هەموو هێزە سەرکوتکارەکان لەم ناوچەیەدا شەڕی کردووە هەر لایەک بەرژەوەندی لەم ناوچەیەدا هەیە دەبێت گەلی کورد و هەموو کۆمەلگەکانی لەم ناوچەیەدا دەژیان لە هەموو زۆرداریەک بپارێزن دانیشتوانی کورد داوا لە کۆمەڵگەی نێونەتەوەیی دەکەن ڕێگە بەو هێرشەی تورکیان نەدات هەرچەندە ڕایەکیشەیە دەڵێ چونکە ئەمریکا و رووسیا لەو ناوچانە هەن ئەوە لەوانەیە لێدوانەکانی تورکیا هەر تەنها لە سنووری هەڕەشەدا بمێننەوە ئەو هەڕەشانە هیچ نین و ناشتوانێت هیچ شتێ بکات چونکە ئەمریکایی و رووسیەکان لێرن و لەوانەشە لەشکری سووریاش بکەوێتە شەڕەوە لەگەڵ تورکەکاندا نا پێم وانە شتێک ڕوو بدات ئەم بێبیدیکن دەولەتێ مەزن ئەمریکا وانە ژێربێژن بێ بەسە بێ حتانا بەسە ژێ ئەردوغان و غێری ئەردوغانجی و ئەم سەلامەتی ئەم گەشت بەعیشن چ کورد و چ کورمانج و چ عەرەب و چ هەموو بۆ بەرپرسانی کوردیش هاوپەیمانێتی بە سەرکردایەتی ئەمریکا وابەستەی لە ئەستۆیە و لە ئێستاشدا چاودێری ڕەوشی سنوورەکان دەکرێت لەگەڵ تورکیادا و دەشڵێن کورد لە سووریادا هەرگیز هەڕەشە و مەترسی نەبووە بۆ تورکیا ji bo wê tehdîda ku îroj Erdogan dike ne tehdîdekî ku bi tenê li ser Kurda ye Kurd esas hiceta wîna Kurd e lêbelê tehdîdekî li ser van hemû hêzên ku îroj di Bakurê Sûriyê de nava stratejiyekî de tev dikerin. دکتۆر هەربەرد وەکو گوێمان لێبوو دانیشتوانی کورد لە ناوچەکەدا و یەپەگەش هەروەها داوای یارمەتی کۆمەڵگەی نێونەتەوەیی دەکەن پێ وایە کۆمەڵگەی نێونەتەوەیی بتوانێت ئەو فشارە بکاتە سەر تورکیا کە هێرشێکی لەو شێوەیە نەکات وەکو پێشتر باسی دەکرد و یاخو هەڕەشەی دەکرد پێم وانە کۆمەڵگەی نێونەتەوەیی توانای خۆی بەکار بهێنێت بۆ ئاوهامەبەستێک بەڵام بڕوام وایە کە ئەمریکا وابەستەییەکی فەرمیانەی هەیە لەو ڕۆژەدا لە ناو سووریادا ئەمەش بەڕاستی ئەرچی ئەمریکایە وەک سەرکردە یان وەک ڕێبەر لە هەموو جیهاندا تا هەنگاوی پێویست بگرێتە بەر واتە ئەو هەنگاوانەی دڵنیایی و متمانە لە خۆ دەگرن بۆ تورکەکانیش پەسەندکراو دەبن بۆ بارودۆخە ئاسایشەکەی تورکیا دڵنیاییدان لەسەر ئەوەی کە پێیەدا ڕێکخراوێکی تیرۆریستی نییە هەرچەندە زۆر قورسە تورکەکان بڕوا بەوە بێنن لە کاتێکدا پێدەش وەک هەموو لایەنێکی تر
هەوڵ بۆ خاک و نیشتیمانی خۆی دەدات وەک لەلایەنی تری کوردەوە بە گوێمان کەوتووە پێدە دەخوازێ ئایندەیان و هەروەها خێزان و کەسوکارەکانیشیان پارێزراو بن دەزانی بەڵێن ئاسایش هەرتەنها ئەوە نییە هێزی چەکداری هەبێت بەڵکو سەبارەت بە دیدگایەکی ڕۆحیە بۆ ئایندە بۆ ئەوەش پێویستت بە وەگەرخستنی سەرمایە هەیە سووریا وێران بووە بە ملیار دۆلار پێویستە بۆ ئاوەدانکردنەوەی ئەم وڵاتە تا هەر هیچ نەبێ بیگەڕینەوە بۆ سەروەختی پێش بەهاری عەرەب لە ساڵی 2011دا جارێ پێویست ناکات باز لە نۆژەنکردنەوەی سووریا بکەین و ناوی لێ بنین نۆژەنکردنەوەی سەدەی 21 جا ئێستا پرسیارەکە ئەوەیە کێ پارەی خۆی دەباتە ئەو وڵاتە و کە سەقامگیری سیاسی تێدا نییە هەر بۆیە پێویستە لەسەر ئەمریکا وەک وڵاتێک کە هێزی سەربازی هەیە لە ناو سووریادا ئەو دڵنیاییە بپارێزێت کە ئەو وابەستەیانە وە خۆیان بمێنەوە و بژبێتە خاڵێکی وەچەرخانی ژیرانە و نیشانی رووسیەکان و تورکەکان و ئێرانەکانی بدات کە ئەمریکا گەڕاوەتەوە ناوچەکە هاوشێوەی ئەوەی رووسیا لە ساڵی 2010دا نیشانی جیهانیدا کاتێ وڵاتی گورجستانی داگیر کرد بەڵام بەڕای تۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەندە هێزی سەربازی دەنێرێ بۆ ئەو ناوچانە کە بگوترێ کورد دەپارێزێت وەکو بەشێک لە سووریا نەک بڵین کورد وەکو کیانێکی سەربەخۆ بیپارێزێ وەکو بەشێک لە سووریا لە هەر هەڕەشە و مەترسێک بیپارێزێ پێم وایە لە ئێستادا ئالەم کاتەدا ئەمە زۆر گرنگە کە پێویستە ئەمریکا داوا لە سەرۆک ئەردۆگان بکات تا ئەو کردە لەشکریەی خواستێتی باسی دەکات ڕای بگرێت بۆ داگیرکردنی سووریا وەک دەڵێت بۆ پاراستنی ناوچەکە ڕۆژهاتی ڕووباری فراتە ئەو جاز دەست بکرێ بە دانوستانێکی سەرەکیانە لەگەڵ سەکردایەتی پێدەدا بەڵام ئایا دەتوانرێت ئەو کێشە لە مێژینیە چارەسەر بکرێت بە تایبەتیش لە دید و ڕوانینی تورکیاوە کە بە هەڕەشە و مەترسێکی گەورە لێی دەڕوانێت جا کێشەی تری لابەلاش هەن لەوانە وتوێشکردنی ڕوون و ئاشکراد نییە لەسەر مەرجەکان کە بڵێیت ڕازگۆیانە و ڕاشکاوانە لە چوارچەوەیەکدا باسکرابن لە نێوان هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە ناوچەکەدا ئەمەش بەبێ هیچ گومانێک پێویستی بە سەکردایەتی هەیە و ئێستاش کاتی ئەوەیە ئەمریکا هەڵێستی خۆی بنوێنێ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی بۆ نمونە سەرۆک ترامپ بە تەلەفۆن پەیوەندی لەگەڵ ئەردۆگاندا کردووە لەسەر ئاستی باڵای تری کاربەدەستانی ئەمریکا و بەڕێوەبەرایەتی پەیوەندی تر هەیە لەگەڵ تورکیاداوە هەمووش داوایان لێ کردو تەنانەت یەکێتی ئەوروپاش داوا لە تورکیا دەکات بەڵام بەپێی دواترین لێدوانەکانی کە لە تورکیاوە دێن لە ئەنکەرەوە یا لە ئەستەمبوڵەوە تورکیا هێشتا هەر سوورە لەسەر ئەو هێرشە بەرەنجامی ئەو هێرشە چی دەبێت ئەگەر تورکیا بیکات لێرەدا پرسیارێک هەیە لە گۆشە نادیارەکەەوە سەبارەت بەوەی ئایا تورکیا ئامادەیە ئایا ئەمریکاش ئامادەیە تا لە پێگەی بەرەنجامێکی پێچەوانەدا بن لەناو قەیرانێکدا کە دەشێت بڕوات بەرەو هێنانە ئارای تێگەیشتێکی تەواو جیاواز لە دۆسەی هاوپەیمانەتی و هاوبەندی نێوان ئەم دوو وڵاتە واتە ئەمریکا و تورکیا یان سنوورەکانی هاوبەشی استراتیژی جێدەهێڵن دەبنا دوو وڵاتی دۆستی ڕاستەقینە کا بەڕاستی بە شوێن هەبوونی دادوەریەوەن نەک هەر ئەوەی بەرژەوەندیان لە بەهاکان و ئەو جۆرە دووڕوویەدا هەبێت کە لەم شێوە وتوێژاندا هەن نا بەڵکو هەوڵی بەدەستێنانی دادوەری بدەن بۆ خەڵکی ئەو ناوچەیە ئەلبەت لێرەدا هەڵوێستی خەڵکیش گرنگە تا داکۆکی لە پرینسیپەکانی ئەو مافەی بکات جابیرمان نەچێت پێدا ئەو شەڕی لەگەڵ داعشیان دەوڵەتی ئیسلامی کرد لە پێناو مافەکانیدا ئەوە تورکەکان نەبوون ئەو شەڕیان کرد بێت بەڵکو پێدە بوو پێویستە ڕێز لەو هەڵوێستە بگیرێت ئەمە بێلەوەی لە شەڕی بەرەنگاربوونەوەی ئەسەدیشدا بەشداری هەبووە ئەلبەت شەڕکردنیش لەگەڵ ئەسەد ئامانجێکی سەرەکی ئەردۆگان بووە جا بۆیە بەڕاستی پێم وایە پێویست بە تێگەیشتنێکی گەورەی فرەلایەن دەکات بۆ دیالۆگ لە نێوان ڕێبەراندا بۆ گەیشتن بە ڕاگەیانداوێکی قوڵ بۆ ڕای گشتی بۆ تونڕەوان کە ئەمە نەخشە ڕێگایەکی نوێیە بۆ هاوکاریکردن و بۆ سنگ فراوانی و شودرێژیش ئەلبەتە ئەم دۆسەیە ڕەهەندی تریشی هەیە بۆ ناوچەکە
تورکیا لە هەفتەی ڕابردوودا هێرشی ئاسمانی کردە سەر چیای شنگال و هەروەهاش ئۆردوگای پەرامەرانی مەخمور لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا و وەک شیکەرەوە دەڵێن ئەگەرەکانی ئەم هێرشەی تورکیا بۆ سەر باکووری سووریا مەترسی ڕژدیشی هەیە بۆ سەر هەرێمی کوردستانی عێراق. ئەگەر تورکیا لە هەردوو ڕووی لەشکری و سیاسیەوە لەم کردە لەشکریەدا سەرکەوتوو بێت ئەوە ناوچەکانی عێراقیش بە درێژایی سنوور دەشێت ببێتە ئامانجی داهاتووی تورکیا. ئەڵبەت ئەمە بێلەوەی ئەگەری ئەو هێرشەی تورکیا ئەنکەرە دەخاتە ناو ڕەوشێکی نوێەوە کە دەشێت گۆڕانێک لە هاوکێشەی سیاسی تورکیادا دروست بکە بە شێوەیەک وەک شیکەرەوە دەڵێن بە دوور نازانرێ رووسیا گرەوەکەی تیادا بباتەوە. ئەگەر تورکیا بەبێ ڕەزامەندی یان بەبێ ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا ئەو کردە لەشکریە بکات ئەوە مەترسی دەبێت مەترسی قەیرانێکی لەشکری ئەمەش لەوانەیە ببێتە هۆی کۆتایی هاتنی هاوپەیمانەتی درێژخانی تورکیا و ئەمریکا خۆ ئەگەر ئەمریکاش کاردانەوەیکی توندی هەبێت بەرامبەر تورکیا ئەمیش مەترسی خۆی هەیە بۆ ئەمریکا چونکە تورکیا لەدەست دەدات بۆ رووسیا. دکتۆر هەربەت پرسیارێکی یاری زۆر جددیە بە تایبەتی ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکرێت. تورکیا بۆچی شەڕی دژی تێرۆر لە ناو وڵاتی خۆیان ناکاوە هەمیشە ئەم شەڕە دەباتە شوێنی تر بۆ نمونە باکووری سووریا یا تەنانەت بۆ ناو هەرێمی کوردستانی عێراق کە خۆت دەزانی پەیوەندیشی زۆر باشیش دایان بەستێ بەیەکەوە. دەزانیت گۆڕانکاریەک لە پێداویستی و کەلوپەلە لەشکریەکاندا هەبووە بێ لەما بەهێزکردنەوەی لەشکریانەش هەبووە هەروەها ئاماژەی استراتیژی هەن ئەو ئاماژانەش هەرتەنها سەبارەت بە خستەڕووی هێزی لەشکری نییە بەڵکو بۆ پیشاندانی سەرچاوەکانی توانایی لەشکریانی تورکیایە جا دەکرێت ئەوە وەک خۆنمایشکردن بێت و هەروەها جۆرێک لە داکۆچی لە خۆکردن بێت بەوەی سەروەری وڵاتێک پێشێل بکەیت چونکە وەها هەست دەکات جێی هەڕەشە و مەترسیە بووی بەپی ئاسای نێونەتەوەیش بەڕەوایی دەزانێت پێم وایە لێرەدا پێویستە بزانین بۆچی حکوومەتی عێراقی هەمان هەڵوێستی تورکیای نییە و ئەوەی تورکیا لە ڕێی فڕۆکە جەنگیەکان و دەیکات عێراق هەنگاوی لەو شێوەیە نانێت لە کاتێکدا حکوومەتی عێراقیش وەک تیرۆریست دەڕوانێتە پەکەکە دەزانی ئەمانە هەمووی پرسیارن بەڵام هیچیان وەڵامێکی کۆنکرێتی بەڵگەداریان نییە هەرچەندە دەتوانێت مەزەندەی ئەوە بکرێت کە تەواوی ئەو پرسیارانە پەیوەندیان بە ئامادەکاریەوە هەیە بۆ کردە لەشکریەکەی سەرۆک ئەردۆگان ڕاگەاندووە دژ بە سووریا وەک دەڵێت بەم نزیکانە ئەو هێرشە دەکات بۆ وەڵامی ئەم پرسیارش بۆچی تورکیا هێرش دەکات سە وڵاتانی تر و لەشکریکێشی لە وڵاتانی دراوسەیدا دەکات ئەمە بەڕاستی شتێکی نوێ نییە و بە درێژای دەیان ساڵی ڕابردوو چەندە جا تورکیا ئەو لەشکریکێشانەی کردووە و لە بەرامبەریشدا بێدەنگی هەبووە بۆ چارەسەری ئەم جۆرە ڕەوشەش پێویستە بیر لە چۆنتی ڕێگەگرتن لەو هەڕەشە و مەترسیانە بکرێتەوە با من نمونەیەک بێنمەوە لە ساڵی 2015 لە زۆر شوێنی تورکیادا هێرش و پەلامان هەبوون هەندێکیان داعش بوون وەک تورکەکان دەڵێن و هەندێکی تریشان پەکەکە جا ئالێرەدا گرفتەکە سەر هەڵدەدا کە ناتوانێت جیاوازی بکرێت کاتێک تۆ ئامانجەکەت بنەبڕکردنی تیۆریزمە بەڵێ ئەوە ڕاستە کە پێویستە تورکیا ئەو شەڕی خۆی لە ناو وڵاتەکەی خۆیدا بکات بەڵام نابێ ئەوەشمان لەبێ بچێت کە هەندێک لەو هێرشان لەو دیوی سوورەکانیەوە هاتوون و هەر بۆیەشە دەبینی تورکیا سەنجی خستۆتە سەر ئەو ڕێوشۆنانەی کە خۆی بە باشترین هەنگاوی دەزانێت بۆ پاراستنی ئاسایشی خۆی بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا ئەو ڕێو شوێنانە ڕەواییان هەیە وەڵامی ئەمەیان نازانم بەڵام دەزانم تێگەیشتن هەیە بۆی ئایا جیهان دەتوانێت بەشداریەکی زیاتری هەبێت بۆ کۆنتترۆلکردنی ئەو مەترسی و هەڕەشانە بەڵێ دەتوانێت زۆر زیاتر بکات لەوەی کە کردوێتی ئەمەش جارێکی تریش دەمانباتەوە بۆ ئەوەی پێشتر باسمان کرد مەبەستم لە سەرکردایەتی یان ڕێبەرایەتیە بەڕای تۆ هەرێمی کوردستانی عێراق لەژێ مەترسیایە مەترسی هێرشی تورکیا هێرشێکی گەورە کە کاریگەریەکی نەرێنی بکاتە سەر ڕەوشی هەرێمەکە بەڵێ لەو ڕوانگەیەوەی هەر قەیرانێک هەر پێشێرکاریەک و سنوور بەزاندنێک لەلایەن وڵاتێک و بۆ سەر ناوچەیەک یان وڵاتێکی تر زەمینە دەرەخسێنە بۆ هێنانە ئارای ناجێگیری و ناسەقامگیریەکی زۆر ئەوەی لێرەدا هەیە بەپی یاسا ئەڵبەت مەبەستم لە یاسا نێو نەتەوەیەکانە هەموو جۆرە خراپ بەکارهێنانێکی هێزی لەشکریان قەدەخە کردووە بەڵام ئەگەر نەتوانرێت ئەو جۆرە هێرش و لەشکریانەش ڕابگیرێن لە ڕێی بەکارهێنانی گەورە و گرانی سەرچاوەکان و وزەی دیاریکراوە بۆ کۆتایی پێهێنان بە هەڕەشە و مەترسیەکان ئەوە بەڵێ ئەوە دەبێتە مایەی بەردەوامی ناسەقامگیریەکی گەورە لە ناوچەکەدا
منداڵان لە سووریادا بە پێی راپۆرتەکانی نەتەوە یەکگرتووەکان زیانێکی زۆریان پێگەیشتووە بوونەتە قوربانی دەستی شەڕێک کە هیچی لەبارەوە نازانن و تەنها ئەوەندە نەبێ بە زۆرە ملیە چەک دەکرێتە شانیان و دەرگای خوێندنگاکانیان لەسەر دادەخرێت. لە سەرانسەری سووریادا ئەم قەیرانە کاریگەریەکی وێرانکارانی هەیە بەسەر منداڵانەوە لەوانە دەستڕاگەیشتنیان بە خوێندندا وها مەزەندە دەکرێت نزیکەی 180,000 مامۆستا لە کاردا نەماون نزیکەی لە 140 خوێندگاکان ڕووخاون ژمارەیەکی زۆریشیان بوونەتە شوێنی ئاوارەکان دەبێت هەموو منداڵانی سووریایی مافی خوێندنیان هەبێت پێویستە ڕێز لەو مافە بگیرێت و بپارێزرێت و جێبەجێش بکرێت. ئەم قەیرانەی سووریا لە ئێستادا بە یەکێ لە کارەساتە مرۆییەکاندا دەنرێت لە جیهاندا. ڕێکخراوەکانی سەر بە UN ئاماری ڕاست و دروستی ئەو کارەساتە مرۆیی سووریای لەبەردەستە. هەر کە دەچیتە ئەوەیە ڕێک هەست بەو کارەساتە دەکەیت 3,000 منداڵ کراون بە سەرباز تا ئێستا 7,000 منداڵ کوژراون و بریندارن بە هەزاران منداڵ ڕوبەڕووی مەترسی بۆمب و مینەکان دەبنەوە 2,500,000 پەنابەر لە دەرەوەی سووریا ئەمە بێلەوەی 2,600,000 کەسیش ئاوارن لە وڵاتەدا. ڕەوشی ژیان قورسە تەنانەت بۆ ئەو ئاوارانش کە گەڕاونەتەوە زێدی خۆیان لە سووریادا بە تایبەتیش کە وەرزی زستان دەستی پێکرد. نەتەوە یەکگرتووەکان داوای بەهاناوە چوونی بە پەلە دەکا بۆ خەڵکی سووریا. چوین بۆ دوومە کە زۆرجار لە هەواڵەکاندا بووە بەهۆی غۆتی ڕۆژهەڵاتەوە زۆر وێران بووە زۆرێک لە خێزانەکان نەگەڕاونەتەوە بۆ ئەوانش کە گەڕاونەتەوە ڕەوشەکەیان زۆر قورسە هێشتاش پێویستیان بە ئاوی خواردنەوە و بە خواردەمەنیش هەیە ئێستا زستانە ساردا بەو پارچە نایلۆنانە ناتوانین خۆت لە سەرما بپارێزیت لەو شوێنەدا کە هەر دار و پەردووە ڕەوشی ژیان و گوزەران زۆر قورسە. دکتۆر هەربەر بێ لە قەیرانی سیاسی بێ لە قەیرانی تێرۆریزم بێ لە قەیرانی دەستێوەردانی دەرەکی سووریا لە ڕەوشێکی ئێجگار خراپی مرۆڤایەتیا دەژی کۆمەڵگەی نێونەتەوەیی چۆن دەتوانێت بەهانای خەڵکی سووریا و پرسیاریش نەبێ خەڵکی سیڤیل بپارێزێ جۆمان لێبوو دەڵێت ناتوانن لەبەر ئەو ڕەوشە ناتوانن تەنانەت کۆمەکەکانیش بگەێنن. Humanity's come to a standstill. مرۆڤایەتی ئالەم سەروەختی ژیانی ئێمەدا کەوتۆتە قەیرانە و قەیرانی قورسیش ئەوە تا لە یەمەن خەڵک برسیان بە ملیۆنان خەڵک لە لوبنان لە شانشینی ئۆردون لە تورکیا و لە شوێنی تیژ لە ئۆردوگاکانی پەنابەراندا دەژی هەمە شتێک نییە بکوتێت نوێ ئەمە ڕەوشێکە لە وەتای بەهاری عەرەب یان با ناوی برین بەهاری ڕابوون دەستی پێکردووە ئەم ڕەوشە هەیە هەستیاریمان بەهۆی ئەزمونە خوێناویەکانی عێراق و ئەفغانستانەوە کە ڕوبەڕوو بووینەوە وەک وڵاتانی ڕۆژئاوە بە تایبەتیش ئێمە وەک ئەمریکا تێگەیشتنمان نییە بۆ دۆسەیەکی زۆر گرنگ کە پێی دەگوتێت دەستێوەردانی مرۆڤایەتی لە کاتێکدا رووسیا بە هۆکار و بیانویەک بۆ ئیمپریالیزم ناودێری دەکات ئێستا بە هەمومان نایەکەوە کاتیەوە هاتووە تا وڵاتەکان هەڵێسی خۆیان لە بەرامبەر ئەم قەیراناندا بنوێنن دەڵێم وڵاتەکان نەگڕێکراوەکان وڵاتەکان وەک کاراکتەری سەرەکی خاوەنی سەرچاو سامان بۆ گۆڕانکاریکردن لەو مەینەتیەی مرۆڤایەتی ئەمڕۆ لە جیهاندا هەیە ڕێکخراوەکان وەک دەستەیەکی کاجێری ئەو وڵاتانن هەر بۆیە پێویستە وڵاتان تێبگەن لەوەی ئەو هەوڵانیان هەر تەنها خێرپێکردن نییە نا بەڵکو بریتە لە دۆسی ئاسایشی و هەروەهاش شیانی زۆری ئەوەی ئەم قەیرانە مرۆڤایەتیە لە کۆتاییتە وەربچەرخێت بۆ قەیرانێکی گەورە بە شێوەیەک دەشێت سنوورەکانی شەڕی باو ببەزێرن ئێستا بۆ وڵاتان کاتی ئەوەیە کە بزانن ساتەوەختێکی زۆر گرنگ و هەستیارە و پێویستە مرۆڤایەتی بگەڕێتەوە جێی خۆی بۆ هێنانە ئارای ئاشتی و سەقامگیری و هەروەها شتێگەیشتن لە سنگ فراوانی و پشودرێژی لە شێوازی ژیانی خەڵک لە کۆمەلگە و لەو ناوچەی جیهانیشدا زۆر بە کورتی پێمی بڵێ چی چاوەڕوان دەکەی بۆ 2019 لە سووریا یا بۆ دۆسەی سووریا 2019 چۆن دەبێت لەو بڕواایەدا پێویستە لەسەر کارکتەرەکانی ناو قەیرانی سووریا پێکەوە گر ببنەوە و تا بە خۆیان و بە خەڵکی وڵاتەکانیان و بە گەلانی وڵاتانی تری جیهانیش بڵێن لە قەیرانی زیاتر لە 7 ساڵی ئەو وڵاتەدا شتی زۆر زیاتر هەن و دۆسەی سووریا هەر تەنها قسە لەسەرکردن و بەرژەوەندی ئەم لایەنیان ئەو لایەن نییە و بەڵکو دەشبێت بڵین شتێک هەیە و ئێمە قەرزاری گەلی سووریای دکتۆر هەربەرت زۆر سپاسە دەکەم پێزانینم زۆر سپاس
تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرموو.